شويستي خاكولات ونشتمان لە هیجەتی پێغەمبەری خوا وەرەگیرێت. ئینسان هەر کولتورێکی هەر زبانێکی هەیە، خەڵکی هەر شوێنێکە لە هەر شوێنێک لە دایک بووە پێویستە خاکی خۆی وڵاتی خۆی خۆش بووە. ئەمە بێ چاو لە پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، نەک بیکەینە مای تەفرەقە و ئاژاوە. ئەم خۆشەویستی خاک و وڵاتە پێغەمبەر ئەمرمان پێەکە، لە پێغەمبەرەوە فێر بووین. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرە کە کۆچەکە و هیجرەتەکە بەرەو مەدینە کەوێتە ڕێ، لەو کاتە دەست ئەکا بە گریان کە سەیری مەککە ئەکا، کە شوێنی مەسقەت الڕەسیەتی، شوێنی لەدایکبوونێتی زێدی خۆیەتی، بە چاوی پڕ لە گریانەوە رسول الله فەرمێ والله ئەی مەککە ئینەکی لخير أرض الله وأحب أرض الله إلى الله ولولا أني أخرجت منك ما خرجت منك. پیغمبری خوا فرمی أي مكة والله تو باشترین أرزی خوای لای خوا، خوشویسترین أرزی خوای لای خوا، پیرۆزترین أرزی خوای لای خوا. والله لای منی شەروایە ئەگەر بێت من خەڵکەکە دەرم نەکەن لە زێدی خۆم لە ماڵی خۆم لە ناو تۆدا ئەی مەککە، والله وڵاتی خۆم و شوێنی خۆم بەجێ ناهێڵم. ئازیزان و خۆشەویستان، بۆیە مەقولەیەکەیە حب الوطن من الإيمان، ئەمە حەدیث نییە، ئەمە مەقولەیەکە مەفهومی حەدیثە. ئینسان بەڕاستی پێویستە خاک و وڵاتی خۆی خۆش بووە، تف لە خاک و وڵاتی خۆی نەکا. کوردەواری خۆمانە لە کانیەک ئاوت خواردەوە کوێری مەکەرەوە، ئاوەدانی کەرەوە. ئێمە خەڵکی کوردستانین، کوردین، پێویستە زبانی خۆمان وڵاتی خۆمانمان خۆش بووە، ئاوەدانی کەینەوە، ڕقمان لێی نەبێ. و هەر کەسێکی بەڕاستی دش بە کولتور و زبان و وڵاتمان بێ، ئەبێ بەڕاستی یان بە گفتوگۆ چارەسەریکەین، یان بەڕاستی ئەگەر بە شەڕیش بێ بەڕاستی لە وڵات بەدەریکەین، لەبەر خاتەوەی ئەمە وڵاتێکە خوا بە ئێمەی داوە. ئەم وڵاتە پیرۆزە مبارەکە، پێویست ناکا بەڕاستی بەجێ بێڵن، پێویست ناکا فەرامۆشیکەین، پێویست ناکا زوڵمی تیا بکەین، پێویست ناکا ستەمی تیا بکەین، پێویست ناکا بەڕاستی پیسیکەین. خەڵکمان زۆرە بەڕاستی خۆی بە خەڵکی کوردستان ئەزانێ، خۆی بە خەڵکی وڵاتە ئەزانێ، بەڵام نەعادالەتە، زاڵمە، ستەمکارە لە گەلەکەی لە میلەتەکەی، یا خەڵکە سادە و ساکارەکە وڵاتەکەی خۆی خۆش ناوێ، پیسیەکە، ئاوەدانی ناکاتەوە، ژینگەکەی ناپارێزێ. ئەمە خلافی دینە ئازیزان و خۆشەویستان. خۆشەویستی خاک وڵات و نیشتمان لە دینەوەیە، پێغەمبەری خوا فێری کردوین، ئەبێ ئێمەش ئاوا چۆن پێغەمبەر فەرمی ئەی مەککە تۆ زێدی منی خۆشەویست ئەرزی خوای، بەڕاستی ئێمە بۆ وڵاتی خۆمان ئاوا بین، دڵسۆزی وڵاتی خۆمان بین، ژینگەی پیس نەکەین، ژینگەی پارێزین، خەڵکەیمان خۆش بێ، ئاودارەکەیمان خۆش بێ، ئاوەدانی کەینەوە کوێری نەکەینەوە.